الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خوايا حياة وشرم بسر آفرتاني أم وڵاتەدا ببارێنە، خوایە لە مخالفەی دین بیان پارێزە، خوایە هیدایەتی خوشکانمان بدە بۆ لەبەرکردنی حیجابی شەرعی، خوایە ئەو خوشکانەی لە مانگی ڕەمەزاندا باڵاپۆشیان هەڵبژاردووە، خوایە هەتایە باڵاپۆشیان کە، خوایە حەیا و حورمەتیان زیاد بکە. خوشکی بەڕێزم، بزانە تۆ هاوشانی پیاوان تاعەت و ڕۆژوو لەسەرشان دانراوە. شکری خوا بکە کە ئەم مانگی ڕەمەزانە گەیشتیتەوە ڕەمەزان و بە ڕەمەزان شاد بوویتەوە. چەند خوشک و هاودەم و دۆستت هەبوون کە لە مانگی ڕەمەزانی پێشەوە بۆ ئەم مانگە ماڵ ئاواییان لە تۆ کرد و خواحافیزیان کرد، نەگەیشتنەوە ئەم مانگە تەوبە بکەن، نەگەیشتنە ئەم مانگەی بگەڕێنەوە لای خوا، کۆتایی بە ژیانیان هات. تۆ شکری خواکە کە لەم مانگەدا توانیت بگەیتەوە حوزوری ڕەب العالەمین، توانیت لە بەردەم ڕەب العالەمینە جارێکی تر بە پۆشتەیی خۆت ببینیتەوە. هەندێ مخالەفاتی خوشکان هەیە، هەندێ مخالەفەی شەرعی هەیە کە لەواندا زیاتر ڕەنگ ئەداتەوە، پێویستە خۆیانی لێ پارێزن. هەندێکیان لەوانە باس دەکەم. یەکەمین دانەیان بریتیە لە زۆر چوونە بازار. ئەمە یەکێکە لەو نوقتانەی کە پێویستمانە زۆر هوشیار بین، زۆر ئاگادار بین. ئافرەتان ئەبێ زۆر ڕەچاوی ئەو خاڵە بکەن کە ئەوان ئەبێ زۆرینەی کاتەکانیان لە بازار نەبێ، لە دەرەوەی بازار بێ. و بزانە ئەحەب البلاد إلى الله المەساجد، چاکترین و خۆشەویستترین جێگایەک بەلای خواوە بریتیە لە مزگەوتەکان، و خراپترین شوێنێک و ئەبغەض البلاد إلى الله أسواقها، خراپترینی جێگە و بغزاوترین شوێنێک لەلای ڕەب العالەمین، لەلای الله جل جلاله بریتیە لە بازارەکان. خوشکانم، زەرورە خۆتان لە بازار بپارێزن، خۆتان تووشی گوناهەکانی ناو بازار نەکەن. بەداخەوە ئەڵێم زۆر کات ئینسان کە ئەچێتە بازار ڕێژەی ئافرەت زیاتر لە پیاو ئەبینێ لە بازارەکانە. پێویستە جارێکی تر خوشکان بەسەر خۆیانە بڕۆنەوە، مخالفەی ئەمری ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کە ئەگەر زۆر بە بازارەکانە بگەڕێن. عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ما تقربت امرأة إلى الله بأعظم من قعودها في بيتها. ئەفەرمێ هیچ شتێک نییە ئافرەت ئەوەندە نزیک کاتەوە لە ڕەب العالەمین بە ئەندازەی ئەوەی کە لە ماڵەکەی خۆیان دابنیشێ. چۆن کۆمەڵێ جێگە هەیە ئینسانەکان بەرزەکاتەوە نزیکە کاتەوە لە ڕەب العالەمین، مەسەلەن لە پەنای کەعبەیە ئینسان زۆر نزیکە لە ڕەب العالەمینەوە. بزانە لە کاتی سوژدەیە ئینسان زۆر نزیکە لە ئەڵڵا جەل جەلالوو. دەی لە هەمان کاتا بزانە کە شوێنێک جێگایەک کە تۆ زۆر نزیک کاتەوە لە خوا، لە ئەڵڵاه بریتێ لە ماڵەکەی خۆت، تایە دابنیشە کە ئەنەما وابزانە لە سوژدای ئەوەندە نزیکی لە ڕەب العالەمینەوە. ڕەب العالەمین ئەفەرمێ وەقەڕنە فی بویوتیکن، دابنیشن لە ماڵەکانی خۆتانە. پێویستە ئێوە ئەوە بە جوانی وەرەگرن کە بە حەیاترین ئافرەت، حشمەتدارترین ئافرەت ئەوەیە کە زۆر لە ماڵی خۆیان ئەمێنێتەوە، چونکە ئافرەت پاشای ماڵە. ئەگەر وڵاتێک وەزیرێکی هەبێ، وەزیری داخلی، ئەگەر ئەم وەزیرە داخلی هەموو کاتێک لە دەرەوە بێ، چی بە وڵاتەکەی ئەقەومێ، چی لە وڵاتیە ئەگوزەرێ؟ پێویستە ئافرەت کە وەزیری ماڵ و پاشای ماڵە زۆرینەی کاتی خۆی، حیاتی خۆی لە ماڵا بەسەر ببە، لە ماڵا بەسەر ببە، بتوانێ جوانی ماڵەکەی خۆی ڕابگرێ، بتوانێ لە ناو ماڵەکەی خۆیە بەسەرفرازی بژی. اینجا بزانە ئێمە وردە بەرە و جەژن ئەڕۆین، نەکەی خوشکم خۆت گوناهبارکەی کە لەم ڕۆژەدا زیاتر ڕێژەی ئافرەتان لە ناو بازاڕە ئەبێنرێت. تۆ نەکەی خۆت گوناهبارکەی لەبەر کرێمێک یانە جووتێ پێڵاو یانە مستیلەیەک یانە تا دوایی ناو بازارەکان قەرەباڵغکەیت، بتانی ڕێژەیەکی زۆر کەم بچیتە ناو بازاڕەوە بە پەلەش دەربچی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە ئەمری کرد بە ئافرەتان، ئەمری کرد کەوا بە ناوچەقی ڕێگایە نەڕۆن و بە قەراغەکاندا بڕۆن، لەبەر ئەوەی زۆر نەکەونە پێش چاو،
ئەفەرمێ ئافرەتی سەحابە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ئەوەندە بە قەراخی دیوارەکانە ئەڕۆشتن ئەفەرمێ خۆیان ئەنووسان بە دیوارەکانەوە کاتێک ئەڕۆشتن لەبەر خاتری فەرمایشتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. ئێمە پێویستمان بەوەیە کە لەم ڕەمەزانەدا و لە غەیری ڕەمەزانیشە ئافرەتان لە ڕێژەی چوونیان بۆ بازار کەمتر بکەنەوە، گوناهەکانی بازار با بەسەر ئێوەشدادا نەبارێ، یانە با گوناهی بازار زیاتر نەبێ لەگەڵ ئەو حەشامەتیەی تراز و بازی و سوێن خواردن بە درۆ و ئەو هەموو بوهتان و ئەو هەموو شتەی لە ناو بازارەکانە هەیە با گوناهێک ئیضافەی ئەو گوناهە نەبێ کە ئەویش بریتێ لە جانیبی شەهوەت بازی و ئەو جانیبانەی کەوا نەزەر و تاکۆتایی. پێویستە ئافرەت حیا و حشمەتی خۆی لە ماڵەکەی خۆیان بپارێزێ و کەمتر بچێتە ناو بازارەوە. دووهەمین نوقطە کە ئەمەوێ بۆت باسکەم بریتێ لەوەی ئێمە لە مانگی ڕەمەزانداین، مانگێک کە فرسەتی گەڕانەوەی بۆ لای خوا، فرسەتی تەوبەکردنە. رسول الله صلى الله عليه وسلم أفرمي الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت. كسي عقل أو كسي محاسبي نفسي خوي أكا إيش أكا بو دواي مردني، إيش أكا بو أو ساتا وقتيك روحي در أتشي جاني كوتاي بيدي، إيشي بو أكا خوي بو ماندو أكا جابزان خشكم تو لمانجي رمضاناي كاتي أوتك محاسبي نفسي خوت كيتو بقريتو. والعاجز عاجز كي كسي تمل كي أو كسيك من أتبع نفسه هواها وتمنى على الله الأماني أويك هرچی هوا و ئارەزووی داخوازی بکە ئەم بە شوێنی ئەڕوا شوێنی ئەکەوێ دوایش ئومنی زۆر گەورە گەورە چاوەڕێی ڕەحمی ڕەب العالەمینەکە نفسی هەرچی داوا لێ بکە بەگوێی نفسی ئەکا بەگوێی ئەڵڵا ناکە کەچی چاوەڕێی ڕەحمی ئەڵڵا ئەکا. زۆر کات ئەبینی ئافرەتێک ئەڵێ من ئەمەلم بەخوا جەلە جەلالوه زۆر گەورەیە، زۆر ئینتیزاری ڕەحمەکەم. ڕاستە ئەمە گەورەیە، بەڵام لە عینەن کاتە ئەبێ کەسێک ئەمە بڵێ کە خۆشی بۆ ئامادەکرد بێ، کەسێک ئینتیزاری ڕەحمەکە کە بەڕاستی مستحقی ئەوە بێ، جێگەی ئەوە بێ کە ڕەحم شمولی بکە. جا بزانە تۆ پێویستت بەوەیە کە ئافرەتێکی عاجیزە نەبی کە نەتوانی و توانە و دەسەڵاتت نەبێ کۆنتڕۆڵی نەفسی خۆت کەی، نا ئەبێ محاسبەی نەفست کەی ئیشکەی بۆ دوای مردنت. بزانە ئەم فڕسەتەی مانگی ڕەمەزان لە دەست خۆت نەدەی، خۆت پۆشتەکە، خۆت داپۆشە. ڕێژەی ئافرەتان لە مانگی ڕەمەزانە بەلەچکەوە زیاتر ئەبێ لە بازارەکانە، پێویستە زیاتر یان با بڵێم بەردەوامتر بێ، یانە ئەوە تا بتوان ئافرەتان ڕێژەی خۆیان کەم کەنەوە لە بازارەکانە، کەمتر بچنە بازار. لە لایەکی تریشەوە ئەم فرسەتی ڕەمەزانە بە فرسەت بزانە تەوبەیەکی نەسوح کە لە بەردەم ڕەب العالەمینە خوایە چەند شوێنێکم خەڵکی بینیویانە، خوایە عەهد لەگەڵ تۆیە ئەەکەم جارێکی تر کەسی نامەحرەم نەیبینێتەوە، خوایە جارێکی تر وەها ئەەکەم کە هیچ کەسێک تاڵەموویەک تاڵێ داوی سرم نەبینێ. بزانە نەڵێی مۆدێلە، شوێن مۆدێل نەکەوی بڵێ هەموو خەڵکی وەهایە نیوە پۆشتە و نیوە ڕووتە. تۆ بەتەنها ئەمری، بەتەنها ئەچیتە ناو گۆڕ، بەتەنها زیندوو ئەکرێتەوە محاسبە ئەکرێی. دەبزانە لەم دنیایەشدا بەتەنها محاسبی لەسەر ئەوەی کە خۆت جوان داپۆشی، ڕازاوە خۆت داپۆشی. مانگی ڕەمەزان مانگی فرسەتە کە تۆ شەرمت لە خوا کردووە و خۆت ڕازاندووەتەوە، حجابێکی شەرعی جوانت پۆشیوە. دەی بزانە خوایە کە لە ڕەمەزانە تۆ شەرمت لێ کرد، خوای غەیری ڕەمەزانە، خوای مانگەکانی تریشە. دەی بزانە لە ڕەمەزان و غەیری ڕەمەزانە تۆ پۆشتەیی بکەرە کاڵای خۆت بڕازێنەرەوە، تەوبە بکە لە گوناهەکانت. گەنجێک کە لە بازارە تووشی گوناه هەبێ، گەنجێک کە بەهۆی ئافرەت و نەزەرەوە تووشی گوناه هەبێ، خوشکم بزانە تۆ تایە مشتەرەکی، تۆ گوناهباری، تۆ لە بەرامبەریە گوناهباری. کاتێکەوە شوێنێکی خۆت جوانێکی خۆت دەرەخەی بۆی گەنجێک سەرگەردانکەی، سەرگەردانی ئەو گەنجە گوناهی ئەو گەنجەش لە ئەسۆی تۆیایە. دەی بزانە تۆ خۆت بە حیجابێکی شەرعی پۆشتە و ڕازاوەکە خۆت بشارەرەوە تاوەکو ئەو لەحظە و کاتەی کە بە حوزوری ڕەب العالەمین شاد ئەبیتەوە بۆی بەڕوویەکی گەشت شاد بیتەوە، با نەبیتە سوتەمەنی جەهەنەم. بتوانە لەم دنیادا تەنها بۆ مێردت جوان بە، بۆ ئەوی لەو دنیاش هەر جوان بی، نەکەی بۆ هەموو کەس خۆت بڕازێنیتەوە تا لەو دنیا سوتەمەنی جەهەنەم بی. وە بزانە ئەو پیاوەی کە تۆ ئەبینێ، ئەو پیاوەی کە سەیری تۆ ئەکا و چاو ئەبڕێتە تۆ، دڵنیا بە لەوەی
کە کاتێک سەیرت ئەکا بە چاو لەگەڵتایە دڵی ڕقی لە تۆیە فیتڕەتی پیا وەهایە ئافرەتی پاکداوێنی ئەوێ مەهما کان ئافرەتە پیاوەکە خۆی نزم بێت ئەوێ ئافرەتەکە زۆر بەرز بێ زۆر پاک بێ زۆر بێگەرد و نەزیهە بێ پێویستت بەوەیە تۆ بەسەر خۆتا بگەڕیتەوە سیر بکەی ئەوەی کە تۆ بە ئازادی ئەزانی کۆتکردنە کاتێکەوە شوێنێک ئەعزایەکی خۆت دەرەخەی لەوە چێ وا بزانێ ئەمە ئەو پەڕی ئازادی تۆیە بەڵام بزانە ئەمە تۆ لەناو چاوەکانە کۆتەکە لە ژێر چاوی پیاوەکانە تۆ کۆت ئەبی ئەبەسرەیتەوە سجن ئەکرەی دەیکەوا بوو هەوڵ بدە بە تاعەت و عیبادەت هەوڵ بدە پەرستنی زیاتر هەوڵ بدە حجابی شەرعی زیاتر تۆ جێبەجێ بکەی بتوانی زیاتر خۆت پۆشتەکەی تا زیاتر لە ڕەب العالەمینەوە لە ئەڵڵاوە نزیک بی ئێمە هەمومان محتاج رب العالمين أما نويك خوا جل جلاله رحم بدلكان مانكا رحم بسر مالكان مانا بباريني أما نوي كاتك أجينا لقاء رب العالمين رويكي نوراني وقشمان ببي دي بيويسمان بويا بطاعت جيان من برازينينوا خوشكي برازم بيويست بويا لم دنيا لجير فرماني خوايا درنتي تۆ زۆر کات ئەگەر کەسێک پیاوەتیت لەگەڵاکە دواتر شتێکت پێ بڵێ زۆر بەچاکی بەگوێیەکەی ئەی بۆ کاتێک کە ڕەب العالەمین نعمەتی جوانی بە تۆ داوە تۆ جوانیەکان لە شوێنی خۆیان بەکارنایەنی ڕەب العالەمین تۆی کردووە بە کەسێک کە خەڵکی عەتف و سۆزی بەرامبەرت بجوڵێ بۆ ئەم عەتف و سۆزە لە جێگەی خۆیان نەبێ ئافرەت ئەبێ تەنها بۆ مێردی خۆی بڕازێنێتەوە حیا و حورمەتی ئافرەت لەوەدایە کە تەنها جوانیەکانی خۆی بۆ یەک تاکە شەخص دەرببڕێ بۆ کەسێکی تری دەرنەبڕێ کاڵایەکی سووک و بێنرخ نەبێ لە پێش چاوی هەموو کەسێک و لە بەردەسی هەموو کەسێکدا ئەبێ حیا و پۆشتەیی و حورمەتی گەورەی وهای لێ بکە لە ماڵەکەی خۆیان چەند گەورەیە لە لای خوا جەل جەلالوه ئەوەندە و زیاتریش گەورە بێ بزانە بۆنی بەهەشت بۆنێکی زۆر خۆش بۆنێکی زۆر دووڕێ بۆنێک کە لە دووری 500,000 مترەوە ئەبیسترێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر یەک حۆری لە حۆریەکان بێتە سەر زەوی ئەفەرمێ بۆ چەند زەمەنێکی زۆر بۆنی سەر زەوی هەمووی ئەگۆڕێ بە بۆنێکی خۆش دەی ئەم بەهەشتە بەم بۆنە خۆشەوە بۆنەکەی لە کەسێک مەحرومە کەسێک ئەو بۆنەی بەرناکەوێ وریابە ئەویش ئەوەیە ئافرەتێکە کە نیوەی ڕوود بێ و نیوەی پۆشتە بێ ئەو ئافرەتە بۆنی بەهەشت ناکە بۆن بەهەشتێک بەو گەورەی و عەزەمەتە تخوا حیف نییە خوشکم تۆ نەتوانی بۆنی ئەو بەهەشتە جوانە بکەی نەتوانی ئەو بەهەشتە ڕازاوەیی کە ڕەب العالەمین ئامادەی کردووە تۆ لێی بەدوور بی بتوانە لەم دنیایەدا خۆت بە کاڵای دین بڕازێنەرەوە بە فەرمایشتی ڕەب العالەمین خۆت جوان کە بۆ ئەوەی لەو دنیا جوان بی بۆ ئەوەی لەو دنیا کەسێک بی بتوانی لەناو بەهەشتا بژیت نەک ببیتە بە پێچەوانەوە بیتە سوتەمەنی نەک ببیتە سوتەمەنیەکی وەها لەناو دۆزەختا هەتایە بسووتێنرێ عەزیەت بدرێ عقاب بدرێ لەسەر ئەوەی بێفەرمانی ئەڵڵات کردووە لەسەر ئەوەی بێفەرمانی ڕەب العالەمینت کردووە لەسەر ئەوەی خۆت نەتوانیوە داپۆشی ئەمە دوودانە لەو مخالەفاتانی کەوا ئافرەت ئەیکەن یەکیان بریتێ لەوەی کە نیوە ڕوت و نیوە پۆشتن ئەوی تریان زۆر چوونە بازاڕە هیوامە خوشکان بتوانن تەنفیزیکەن لە ژیانی خۆیانە هەرچۆن لە ڕەمەزانە زیاتر دینداریان پێوە دیارە لە غەیری ڕەمەزانە پێوەیان دیاتر بێ داواکارم لە ڕەب العالەمین کە پۆشتەیی و حیا و حورمەتیان زیاد کە تا بەرنامەیەکی تر بە هیوای پۆشتەییتان خواتان لەگەڵ